نەبوونی تەواجدی کوردی نەبوونی ئەکادمی و توێژەرەوەی کوردی لە سەر بەحسکردنی بابەتەکانی جینوسایدی کورد زۆر بۆشایی دروست کرد بەوەیکەوە دوژمنەکانمان یان لایەنەکانی ترکە هەندێشتی خۆیان بە ڕاستی زانن لەسەر ئێمە بیکەن بە ماڵ و قسەی خراپمان لەسەر بکەن تاوانبارمان بکەن یا بیانەوێ کە دادگا دروستکەن بەوەی کە کورد بەشێ بۆ لە جینۆسایدکردنی یەزیدیەکان یا هەندێک نەتەوەی تر لە منتیقەکە و ئاسووریەکان و ئەوە ئێمە لێرە ئەمانەوێ کە بە خوێندنی باڵا وەزارەتی شەهیدان ئەنجومەنی وەزیران حکوومەت سەرۆکایەتی حکوومەتی هەریەم هەموو ئەو شوێنە پەیوەنددارە بنێ کە مەسەلەی جینۆسایدی کورد و ناساندنی بە دەرەوە هەر ئەوە نییە لەناو خۆمانە لێرە کۆنفرانس و کۆنگرە و نەتەوە و یادکردنەوە بکەین ئێمە گرنگە لە دەرەوە ئیش بکەین بۆ گرنگە بچینە ناو ئەو شوێنە ئەکادمی و توێژینەوە و نێونە نەتەوەیانە بتوانین لێواناجی خۆمان بکەینەوانێ ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و بەرلەمانی کوردستان و ڕێکخراوەکانی مەدەنی و ڕەوەندی کوردی و ئەبێ جەخت بکەین لەسەر سازکردنی کۆنفرانسی و وەرکشۆپ و کۆنفرانسە لەسەر ئاسی ناخۆ لەسەر ئاسی نۆدەڵەتی کەوا کورد تووشی تاوانێکی جینۆساید بۆ وەکو نەتەوەی جوولەکە و ئەرمینیا و بۆسنە و هەرسک و ئەوانە ئومێدم وایە وەکو چۆن ئێستاوا حکوومەتی هەرێم و لیژنەیەکی باڵایان دروست کردووە بۆ ریفراندۆم وانە هیوادارم ئەوایە پێش وەخت ئاوا لیژنێکی وایان دروست کردایە بۆ ناساندنی ئەو کەیسان لەسەر ئاسی نۆدەڵەتی کەوا کورد تووشی تاوانێکی جینۆساید بووایە